لەناو نوقتەکەی دانیشتبوو لەی ڕاستەیارە هات خۆش پێدا کێشام بێهۆش بووم کەتمە خەستخانەی لە ڕێگە تەلەفۆنیان کرد گوتیان بابی بەڵێنی گوتما گوتی بەڵێن وەڵە سارە لێدایە مردیانە تەواری بە 100 مردیە. دەبینی ڕۆژانە چەندی شوفێر لە گلۆپی سوور دەدا بەڕاستی کارە ساتە. ترافلای شوێنی سریانیە بە زەناب لە گلۆپی سووردایە خەتەریا لەسەر ژیانی زەناب دروست دەبی. ڕەنجی زەردی ترافیکلایت دەڵێ ئامادە بە بۆ وەستان بەڵام شوفێرانی ئێمە دەڵێ من زەرد بوو کە دەرچوو سەوز دەڵێتن بڕۆ بە ئاگایی. ترافیک ئەم جارە بە چیرۆکی یەکێک لە قوربانیەکانی ڕووداوەکانی هاتوچۆ دەست پێ دەکات کە پۆلیسێکی هاتوچۆی سەرشەقام و ترافیکە. بەڵێن ئەو گەنجەی ڕۆژانە دەیان کیلۆمەتری دەبڕی بە ئامانجی پاراستنی گیان و ماڵی خەڵک لە ڕووداوی هاتوچۆ، بەڵام ئەو خۆی بوو بە قوربانی ڕووداوەکان و لەبەر سەرپێچی بەرامبەرەکەی نەیتوانی خۆیشی بپارێزێت. 2016 لە فولکەی ئومەیات بەرامبەر توالێتی دەرمانی سەعادەی سبەینێ بوو لە ئەرک بوو لەناو نوقتەکەی دانیشتبوو لەی ڕاستەیارە هات خۆی پێدا کێشام وەختی سیارە لێدام بێهۆش بووم کەتمە خەستخانەی لۆی ماگەک و نیو لە خەستخانەی کەتم نسکە عەبما کەتمە مارێ کلیەکانم یەک نەجیب بوو یەک لە جێ خۆی هەر قەرا پشتم ئەزیەتی زۆری پێگەیشتێ ناتانم 5 کیلۆی برنکەم ئێستا کەش هەموومانجێ باید 200-300 بەس دا و دەرمانی دەخۆم خەوم نییە بە دەبری دەرمانی دەنوم هەموومانجێ 2 دەرزی 3 دەرزی لە خۆ دەم دەرزی 600 دینارە. لە بەرەبەیانێک لە کاتی ئەرکەکەی بە ئامانجی ڕێخستنی شەقام و کەمکردنەوەی سەرپێچی لە ئەرکدا بوو. دوای چەند کاژمێرێک لە هاتنی بۆ ئەرکەکەی ئیدی ئۆتۆمبیلێک دەیشێلێت. ئەو شێلانە بوو بە ئازار و برینێک کە نزیکەی 3 ساڵە بەدەستیەوە دەناڵێنێ. هۆیوکاری ئەو ڕووداوە تژڕەوی و کابرا سەریعی لێ دەخوڕی کابرا سەرخۆش بوو پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ نەبوو لێ ڕوویدا. بەڵێن خاوەنی خێزان و 3 منداڵە. لە دوای ئەو ڕووداوە منداڵەکانی لە ئامێزی گەرمی باوچیان دوور ناکەونەوە چونکە ئەوان لەبەر سەختی برینی باوچیان هیوایان نەمابوو جارێکی تر پێی شاد بنەوە. سەبارەت بەو ڕووداوە و سەختی برینی بەڵێن باوچی باز لەو ئێش و ئازارە دەکات. خۆی ئەمن دەچوومە ئەوەی ماڕەز قوشتەپەی لە ڕێگە تەلەفۆنیان کرد گوتیان بابی بەڵێنی گوتما گوتی بەڵێن وەڵە سارە لێدایە مردیانە تەواری بە 100 مردیە. ینی ئێستا نەمزانێت چێ تەلەفۆنەکەی کرد وەڵا لەگە و برادێت چونە تەواری برێن ڕۆژاوە لاوێن دەر سوالم کرد وتیان نەهات تێرە وەڵا بەعدا گەڕانەوە تەواری ڕزگاری لە ڕزگاری چونە ژۆرێ وەڵا دیتوان بەڵێن ینی مردوو ینی هیچ نماوە دکتۆر گوتبەت سەبرێکی بکەن وەڵا بردمانەی شاعە و بردمانەوە ئاخیری دکتۆر گوتی زۆر خەتەریاتێ وتمان چێ گوتی وەڵا کلیەکانی زەربە پێکەتیە. پازە ڕۆژ زیاتر لەوەی ماینەوە تەواری ئەمایان ڕەوانی حالێ ڕزگاری کرد لە ڕزگاری تقریبان مانگێک ماینەوە
والله ڕەوانی مارێکە دەبا ئەمە لێ هەموو هەفتەی جارێک ئەوەی مەڕادعی دکتۆرمان کردایە 6 مانگ زیاتر ماوە یان لەما ئەو لەسەر ئەو ئاڵێ یعنینا دەبا ئەمن يعني ئێستا گلەیم لە دایرەی هاتشۆ هەیە یعنی بەڕاستی هیچ یعنینا احتیمام بە پۆلیسەکانی خۆیان نادا پێم گوتم یعنی ئەمن کچوومەکە لای ئامرەکەی پێم گوتم ئەو کوڕەی من سارە لێدایە ئەخی عنی ئێستا ئەمگۆ نە یارمەتیەکی دەدەن نەهیت وەڵام هیچ دەسەڵاتمانێ گوتم کو دەسەڵاتانیە ئەوە کارمەندە کاتی دەوامە لێدرایە یعنی کاتی دەوام فەرقی هەیە بێجگە لە ئەوی شتە دەبای ئەمن 20 ڕۆژ جارێک خەبەریان دەنات ئەنگۆ دێن ئەگەنا ئەو کوڕە فەسڵ دەکرێت دەبی بێ ئیجازە نوێکەوە ئەو کوڕەوە لە خەستەخانەیە چ ئیجازە نوێکەینەوە دەبای ئەمن دوسێ ڕۆژ پێ بڕۆ هیلالە عمار بڕۆ خەستەخانەی جمهوری بڕۆ کەندکتۆری هەتایە ئیجازەکەیان نوێ دەکردەوە بەڕاستی بوویتە نیوە ئینسان ئێستا دەشەری ئاخۆتان دیتان ئەو کراوی چۆکی تەواو نمایە کلیەکانی تەواو نمایە بەخوای عنی ئێستاش مانگ نییە نەستە خەستخانە یعنی هیچ مانگ نییە ئەو کۆڕە نەستە خەستخانە سەرەڕای خراپی بارودۆخی تەندروستی و لە دەستدانی بەشێکی جەستەی کە خۆی ئامادە نەبووە ئەو برین و لە دەستدانە نیشانی ئێمە بدات بەڵام ئەو تا ئێستا بەم هەموو ئازارە لە بەرگەرما و سەرما و سۆڵی زستان لە شەقامەکان بەردەوامە لارکەکەی کە پاراستنی خەڵک و ڕێخستنی شەقامە. لۆی مای 10 ساڵ و 8 مانگە کارمەندی هاتوچۆمە لۆی ئامانجیمە خەلکی لە ڕوودا بپارێزین بە گەرما بە سەرما لە تەرافیکەکان دستان و هاوین دەبی لۆی خزمەتی خەلکی بکەین لەبەر ئەو ڕۆژ و سارد و گەرمی ئەو ڕووداوانەی کە لە ترافیکەکان دەبنە هۆکاری ماڵوێرانی و کارەساتی جەرگبڕ لە ئەنجامی کۆمەڵێک سەرپێچی لەلایەن بەشێک لە شۆفێران و نەبوونی سەبر و ئارامگرتن لە وەستانیان بۆ چەند شرکەیەک. ئەو ڕووداوانەش نەک تەنیا زیان بە شۆفێر و ئۆتۆمبیلی بەرامبەر بگێنن زۆر جار هەڕەشەی گەورن لەسەر ژیانی کارمەندانی هاتوچۆ بۆیە لە بەرنامەی ترافیک بە دوواداچوون بۆ ئەو سەرپێچیانە دەکەین کە وەک جەنگێکی بەردەوامی سەرشەقام مرۆڤەکان دەکاتە قوربانی ئەو جەنگە نەبڕاوەیە. ئێرە شاری هەولێرە. لەم شارە زیاتر لە 750,000 ئۆتۆمبیل هەن. بۆ ڕێخستنی ئەو لێشاوەی ئۆتۆمبیل پۆلیسی هاتوچۆش زیاتر گرنگی بە ترافیک داوە کە بە ئامێری هێمای گڵۆپی هاتوچۆ ناسراوە. ئەمەش بۆ ڕێخستنی شەقام و نەهێشتنی ڕووداوە. لەم بەرنامەیە باز لە دوو ترافیک لە هەریەک لە چوارڕیانی مەخمور و سێتاقان دەکەین بە نمونە بۆ تۆمارکردنی ڕێژە و جۆری سەرپێچی کە لە ئەنجامدا ڕووداوی دڵتەزێن دروست دەکات. هاوکات دەمانەوێت بزانین شۆفێران چەندە پابەندن بە چرای ترافیکەکان و ڕێنماییەکانی هاتوچۆ لەو ترافیکانە. لە بۆ ڕێخستنی هاتوچۆ لەو شوێنانێک کە یەکتر بڕە یان چوارڕیانە هەمیشە ئامێرێک دادەنرێتن کە پێی دەوترن ترافیک لایت کە دەتوانم بڵێم لە بۆ ڕێخستنی هاتوچۆ لەوانەیە کۆنترین ئامێر بێتن کە لەسەر شەقامەکان دانراوە. ترافیک لایت لە سیستەمی هاتوچۆ ئێمە هەمیشە لایەکی دەڕواتن و سێراش دەبێت چاوەڕێ بکاتن. لەو ماوەی چاوەڕێکردنە ئەوانەی کە چاوەڕێ دەکەن لە سەریانە زۆنێکەیە لەسەر ترافیک لایت دەگەر ئێستا تۆ هاوکارم بی ئەوە شوێنی پەڕینەوەی پیادەکانە. ئێستا وەستانی ئەو
پیکابە لە بۆ نمونە ئەوە هەڵەیە چووکە کاتێک کە دەڵێن بوەستە ئەو شوفێرە چۆن دەتوانێتە ترافیک لایتەکە بینێ کاتێک کە ئەو زۆنەدا دەخاتر خۆی زۆنەکە لە بۆ پیادەکان لە حاڵتە ئەو پیادەیە کە ئەو ئۆتۆمبیلە لێرە وەستاوە دەبێت ڕیسک بە ژیانی خۆی بکاتن کاتێک دەپەڕێتەوە جگە لەوەش کاتێک کە ئەو ئۆتۆمبیلە بەو شێوەیە وەستاوە کاتێک کە چرایەکە ڕەنگەکەی دەگۆڕێتن لە سوورەوە لە بۆ سەوز ئەو کاتە نابینێ بۆیە دەبێت ئۆتۆمبیلەکانی تر یاخود شوفێرەکانی تر ئاگاداری بکەنەوە بەمەش تاخیربوونێک ڕوو دەداتن خۆی چووکە تۆ باز لە ترافیک لایت دەکەی کە باز لە تاخیربوون دەکەی لەسەر ترافیک لایت واتە چەند چرکەیەک ئەگەری تاخیربوون دروست دەکاتن چووکە لە بۆ نمونە هەندێک لە ترافیک لایتەکانمان ئێمە سی چرکە مەجار دەدات یاخود 35 یاخود چلە لە هیچ حاڵەتێک ناگاتە 80 چرکە 6 چرکە ئاخر مەجالە تۆ کاتێک کە دە چرکە بەوە خەریک بوو ئاگار دێنەوە ئاگادار دەکرێەوە اینجا زۆر دەکەی واتە تۆ کێشەیەک دروست دەکەیەوە ترافیک لایت وا دەکەی کە بە بەردەوام قەرەباڵغی دروست بێتن. سەبارەت بە ڕەنگی چراکانی ترافیک لایت طبعا ڕەنگەکانی سێ ڕەنگە سوورە زەردە سەوزە طبعا ئەوەی کە هیچ نیقاشی لەسەر نییە سوور دەڵێ بوەستە کە دەڵێ بوەستە ئیتر مەجاری ئەوەی تێدانێ بڵێ بۆچی بوەستم و چۆن بوەستم سەوز دەڵێتن بڕۆ بە ئاگایی ئەو دوو ڕەنگە دەتوانم بڵێم تاکە دوو ڕەنگر کە زۆر نیقاشیان لەسەرنیەوە شوفێران تووشی کێشە نابن بەڵام ئەوەی کێشەیە ئەو ڕەنگەی ناوەندە ڕەنگە زەردەکەیە چونکە ڕەنجی زەردی ترافیک لایت دەڵێ ئامادە بە بۆوەستان شوفێرانی ئێمە بە هەڵا ئەوە دەخوێننەوە کاتێک کە زەر دەبێتن ئەوان ئامادە دەبن لە بۆ ڕاکردن و قاچخستنە سەر پایدەری بنزین بەمەش تووشی کێشە دەبن خۆی چرای زەرد ماوەکەی سێ چرکەیە لە سیستەمی ئێمە لە هەموو حاڵەتەکان لە هەندێک حاڵەتیش دوو چرکەیە واتە ئەو سێ چرکەیە دەبێت تۆ حسابی چی بکەیت کە دەڵێتن ئامادە بە بۆوەستان ئەگەر بێت و تۆ دوایین ئۆتۆمبیل بووی لەسەر ترافیک لایت دۆ بینیت پێش دواڵایە و ئەگەر هەیە بۆ سێ چرکەیە دەربچی دەتوانی بڕۆیت بەڵام تۆ ئەگەر بینیت تۆ 100 مەتر لە ترافیکەکە دووری و پێشیشت چەند ئۆتۆمبیلەکەیە ئەگەر هەر چەندە هەوڵش بدەیت لەوانە پێرانەکەی و کاتێک کە دەگەی ناو مەیدانی ترافیکە گلۆب سوور بووە تۆ دەبێت لەو حاڵەتە بوەستی بەڵام شوفێرانی ئێمە دەڵێ من زەرد بوو کە دەرچووم. هێمای گلۆپی هاتوچۆ ئامێرێکە هێمای ترافیکە کە لە چواریانەکان و شوێنی پەڕینەوە دادەنرێت بۆ ڕێخستنی جوڵەی هاتوچۆ و چارەسەرکردنی جەنجاڵی و قەرەباڵغیەکان بە شێوەیەکی یەکسان بەهۆی بەکارهێنانی گلۆپە ڕەنگا و ڕەنگەکان بەپێی ستانداردی جیهانی کە دوو ڕەنگی سەرەکی هەیە سوور بۆ وەستانە و سەوزیش بۆ ڕۆیشتنە و زەردیش بۆ ئامادەکاریە بۆ وەستان. یەکەم ئامێری ترافیک لایت لە وڵاتی بەریتانیا لە ساڵی 1968 لە لەندەن بەسرا لەلایەن ئەندازیار جۆن بیکنایت دواتر لە ئەمریکا لە 1913دا پەرەی پێدرا. سەبارەت بە سیستەمی هاتوچۆ ئێمە طبعا ئێمە دایم دەستە ڕاستەمان لە زۆربەی هەرە زۆری ترافیکەکان کراوەیە ئێمە ناڵین ئەوە لە 100% یاسایەکە دەبێت جێبەجێ بکرێت کە بەپێی مەجاری ترافیکەکە ئێستا لە بۆ نمونە هەندێک لە ئۆتۆمبیلەکان بزانێت لەو سەر ڕێگایان گرتووە وایان کردووە قەرەباڵغی دروست بێتن لە کاتێکدا وە شێوازی وەستانەکان ناسایە ئەوە وای کردووە کە کێشە دروست بێتن و تەنانەت بزانێت لای ڕاستەکە ئێستا لە کاتی ئێستادا بۆشە هیچ ئۆتۆمبیلێک ناتوانێت پێدا تێپەڕێت لەبەرەوەی لە سەرەتادا ڕێگایەکی لێگیراوە زۆر ئۆتۆمبیلمان هەیە دێ لێرە دەوەستێ یعنی ئێرە لە کراوەکەیە لە بۆی لە ترافیکەکە نێزیک بێتن دێ لێر دەوەستێت دوای خۆی داخنێتە ناو ترافیکە ئەوە کێشە دروست دەکە هەم لە بۆ خۆی هەم لە بۆ خەڵکەش وا دەکە قەرەباڵغی دروست بێتن دەبێت شوفێرانەوە بزانن کە دەڵێی ترافیک لایت واتە لە سیستەمی ئێمە لای ڕاستە کراوەیە دەبێت بە بەردەوام لێ بڕۆی چ لەو دیوە چ لەو دیوە لەو دیوە پارکردن قەدەغەیە بە هەمان شێوە لەو دیش قەدەغەیە چونکە تۆ کاتێک کە ئەلێرە ئۆتۆمبیلەکەت پارک دەکەی مەجالەکە بەرتەسێک دەکەیەوە بۆ ئەوەی ئۆتۆمبیلەکان نەتوان بچنە شەقامەکانی تر بەەوە کێشە لە بۆ دروست دەبێت جگە لەوەش ئێمە طبعا هێمامان هەیە بەر لە ترافیک لایتەکان هێمای ئاگادارکردنەوەیە کە وێنەی ترافیک لایتی لەسەرە کاتێک کە هەر شوفێرێک ئەو هێمایی بینی لە دوای ئەو هێمایە بە هەموو شێوەیەک پارکردن قەدەغەیە تەنانەت ئەگەر هێمای وەستانیش کە قەدەغەیە لەو هێمایەش نەبوو چووکە هەر خۆی کە ئەو تۆ هێمایەت بینی واتە دوای ئەو هێمایە پێی دەڵێن زۆنی ترافیک لایت کە تێیدا پارکردن بە هەموو شێوەیەک قەدەغەیە.
زۆنەکەی کە زۆنی پەڕینەوەی پیادەکانە خۆی دەبێت لەو کاتانە بپەڕنەوە کە چرا بۆ ئۆتۆمبیلەکان سوورە وەرە تە لە کاتی ئێستا ئاساییە کە پیادە بپەڕێتەوە بەڵام کاتێک کە چرا سەوز بە لە بۆ ئۆتۆمبیل لەو کاتە پیادە لە بۆی نییە بپەڕێتەوە و تەنانەت ئەگەر ڕووداوێت شێلانش کەوتەوە لەو حاڵەتە لە بۆ ئەو شوفێرێکە تووشی ڕووداوەکە دەبێتن ئەوە بە ظەرفی مخەفەف دەنووسرێتن لە یاسا هەرچەندە لە یاسای هەندێک وڵاتان ئەسڵەن شوفێرەکەی ئیعفا دەکرێتن بەوەی کە هیچ تاوانێکی نیە لە ئەنجامدانی ڕووداوەکە بەڵام لە یاسای عراقی ئەوە نییە بەڵام تەنها بە ظەرفێکی مخەفەف لە بۆی دادرێتن واتە لایەنی خەتابارەکە ئەو نییە بۆیە لەسەر پیادەکانە کاتێکە دەگەنە سەر ترافیکەکان هاوشێوەی چۆن ئۆتۆمبیلەکان دەوەستن ئەوانش لەسەر چرای خۆیان بۆستن چونکە چرای پیادەکان بە دوو ڕەنگە سووری هەیە و سەوزی وە کاتێک کە سەوز بوو ئینجا دەتوان ئەوانش بپەڕنەوە ئەگەر ناکە سوور بوو نابێ بپەڕنەوە و نابێ بە هیچ شێوێک ریسک بە ژیانی خۆیان بکەن. یەکێک لە خاڵە گرنگەکان کە هۆکاری سەرپێچیە لەلایەن شۆفێر نەبوونی ئارامگرتنە لە چەند چرکەیەک کە زۆر جار ئەو چەند چرکەنەوەستانە کارە سات دەخڵقێنێت. بەداخەوە شوفێران کەم تەرخەمن لەوەی کە ئەو ڕێنمایانەی برانی هاتوچۆ تەطبیق بکەن یاخود لە گوێی بگرن بۆچی لەبەر ئەوەی وایان زوانی برایانی هاتوچۆ زەرێری ئەوانیان دەوێت یاخود وەکو دوژمنێک سەیری دەکەم بەڵام لە ڕاستیدا ئەوانە لە ڕاستیدا ئەوان گیانی ئێمە دەپارێزن گیانی شوفێران دەپارێزن ڕووداوەکانی هاتوچۆ کەم دەکەنەوە بەڵام بەداخەوە خەڵکی ئێمە لەوە تێنەگەیشتووەکە ڕێنماییەکان وەکو خۆی وەرگێت وەکی دەورێ پۆلیسی ئەوە گۆ ڕاستی نەک و بەس پۆلیس هاری کار بن دەوێت ئەمش گەل پۆلیسی هاری کار بن چونکە پۆلیسی هاتنوچوونێ ڕاستی دەوێت دایما ڕێزەکە تایبەت هەبێت و ئەم ڕێزی لێ بگرن بچێکی مەژی سەبر و تحمل هەبێت نە هەموو ئەوە پۆلیسی ئەم چ پێگیری پۆلیسی نەکەن بۆ هاتنوچوونێ یاشم بە پتر سەر هەندێ دراوەستە سەر شوفێری بلا شوفێری سەبر و تحمل هەبێت بەڕای من هۆکاری سەرپێچیکردنی زۆری لە ئێستادا بەتایبەت لە شاری هەولێر هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ خودی شوفێرەکە چونکە کە ئەو کاتانەی دەڕوا بۆ دەرهێنانی ئیجازە ڕێنماییەکان بە پێی پێویست نیە تەنیا چەند خطوەیەکە و بە ڕێکارێکی کۆمپیوتەری دەکرێت و ئیتر کۆتایی پێدێ دەتوانین بڵین ئەو شوفێرەی کە شوفێرە تازەکەش ینی فێری شوفێری دەکات بە جوانی فێری نەکردووە هەر لە سەرتاوە بە ڕێکارێکی هەڵە هاتوون زۆر پێیان ئاسایی بۆ لە ترافیک کاتێک سوورە بڕۆن مادەم سیارە نیە ئەبێ بڕۆن نە ئەوە ترافیکە لە حاڵەتێکە لەوانەیە لەو کاتەیە سارەیەک بێت ببێتەوەی پێکدادان وهروەها دەتوانین بڵێن یاساکانی هاتوچۆش پێویستی بە پێداچوونەوە هەیە پێویستی بەوەی دیسان هەموار بکرێتەوە و دابڕێژرێتەوە چونکە کاتێک کە ئەو یاسایانە دانراوە لە کاتێکدا بۆ ڕێژەی ئۆتۆمبیل زۆر کەم بۆ بەڵام ئێستا ڕێژەی ئۆتۆمبیل زۆر بۆ حتى جادەکانیش گۆڕانکاریان بەسەرداهات و بۆی پێویستە گۆڕانکاری بەسەر یاساکانیش دابێت زۆر باشە هاتوچۆ بە شوێشی ئاساییە لێرە ترافیک لایت بوونی هەیە هەمووش لێرە سیستەمە لێرە پۆلیسی هاتوچۆ بوونی هەیە هەمووشت زۆر باشە لەسەر شۆفێران ئەوەیە ڕێز لە ماندبوون و ئەرکی ڕۆژانەی کارمەندانی هاتوچۆ بگرن ئەو پرۆگرامە ئەو بەرنامانەی کە لە یاسای هاتوچۆدا دانراوە گوێ ڕالی بن ماندبوونەکانمان بە خەسار نەچێت پۆلیسمان هەیە سیارە لێی داوە لەو کاتێک کە ئیشارە پێدەبینی کارەبانیە جار لە کاتە چبی شۆفێر هەیە سەریع ناتوانێت سەیتەرەی خۆی بکات لە نزیک تافلایتەکە لەبەر چیا گوێڕالی هێماکانی هاتوچۆ نەبووە. لە بەرامبەر ئەم هەموو سەرپێچی و کەم و کوڕیە و نەبوونی ئارامی لەلایەن شۆفێر و پشتگوێ خستنی ڕێنماییەکانی هاتوچۆی هەولێر بڕیار دەدات بە وردی و بەنهێنی
چاودێری ئەو ترافیکانە بکات تا دڵنیابێت لەو سەرپێچیانە و زۆربوونی وەک دیاردا. بۆیە لە ڕێگەی پلانێک هەڵمەتێک دەست پێ دەکەن بۆ سزادانی ئەو ئۆتۆمبیلانەی لە چرای سوور ناوەستن. ئەو هەڵمەتەش بەردەوام هەیە و تا درەنگانی شەو بۆ ئەوەی لە ڕێگەی ئەو سزایە ئەو شۆفێرانەی کە سەرپێچی دەکەن فێریان بکەن پابەندی یاسا بن. سیارشکی سپیا بەڵێ ترافلایت کەسکە زەردە دەبتە سۆر دەکەش ئەمە دەتانم بڕۆم نەخێر ناتان زەرد لۆ چییە؟ زەرد ئاگدار دەکاتەوە ئەت لێبێ ڕاوەستی لە یاچیەکە دەتە سەوس حەق دەبڕێ ئەدی تەمەشا پشتی خۆم ناکەم سیارەکان سەریان کا کەس سەریع نییە ترافلای شوێنی سەریع نییە بە زەناب لە گلۆب سۆردایە خەتەریان لەسەر ژیانی زەناب دروست دەبی خەتەریان لەسەر ژیانی کەسانی دیکە دروست دەبی ماڵی خۆت تێدەکەوی ماڵی خەلکی دیکە بە هەمان شێوە تێدەکەوی یعنی تووشی تەختی و مەحکەمە و مەرکەز دەبن کە لە گلۆبی سۆر نەدەی قازانجی خۆتە یعنی ماڵت دەپارێزرێ سەروەت دەپارێزرێ بە خۆت دەپارێزرێ یعنی جێبەجێکردنی یاسا شتێکی پیرۆزە بەلاین بەڕاستی یعنی مەموو لە زادەی نالوی ئێوە بپارێزی بەڵام بەداخەوە ئێوەیان لە ڕێنمایی جێبەجێ ناکەن پابەند نابن بە یاساکانی هاتوچوو لە دایرە سەردانمان دەکەین لێوە دەرە غەرامە دەکەی وەستە شلو بکەن. ئەتوو ژیانی چەند کەستێ لەگەڵ خۆت هەردەگری یعنی زۆر بە وازەحی لە گلۆبی سۆردا زۆر جار لە چوارریانەکان نمایش دەکرێت وەک زەقترین سەرپێچی بێگوێدان بە یاسا و بەرژەوەندی گشتی خەڵک شەقام دەکەن بە گۆڕەپانی پێشبڕچێ. ئەوەی لەناما سەیرە ئاستی ڕۆشنبیری برای شوفێرە بەڕاستی لە ترافلایتەکان دەبینی ڕۆژانە چەندین شوفێر لە گلۆبی سوور دەدا بەڕاستی کارەساتە یعنی کارەساتی لێ دەکەوێتەوە ئێمە ڕۆژانە دەستگیریان دەکەین لە ڕێگەی چەند پلانێک کە خۆمان داماننا ڕۆژانە جێبەجێ دەکەین لە ڕێگەی ئەو پلانانەوە ئێمە و کارمەندانیش دەست بەسەر ئەو سەرپێچیانە دادەگرین کە لە ترافلایتەکان بابرین ئەنجام دەدرێت بۆ نمونە ئەو سیارانەی کە لە گلۆبی سوور دەدەین لە ڕێی ماتۆرەکان دەتوانن دەستگیریان بکەین یاخود ئەو مرورەی کە لە چواریانەکە ئامادەیە ڕقەمیان دەنووسین ئێمەش بە شێوەی ئازیلەی فەوری غەرامان دەکەین کەەوە سیستەمێکی ئەلکترۆنی زۆر پێشکەوتووە ماوەی 5 چرکە ڕیساری لێ بۆ دەچی و ئاگادار دەکرێتەوە کە ئەو شوفێرە سەرپێچی کردووە یان سەرپێسترمانێ لە چواریانەکە بەداخەوە زۆربەی شوفێرەکان لای ڕاست دەگرن یان لای ڕاست ناوی بە هیچ شێوەیەک بگیرێت چووکە کرانەوەی مسموعە بەڵام دەبی ئاگاداربی کە دەسوڕێتەوە زۆریت کەشمانەیە بەداخەوە دەڵێم ئەو گەنجانی کە تازە پێڕادەگەن ئەوانەی کە مڕاحقن بەڕاستی ینی قیمەتی ئەو نیعمەتە ناگرن کە
لێ دەخڕن پێداژون لە چواریانەکان ڕقم 5 پێرە دەدەن یاخود بە شێوەی زاگزیک دەڕۆن یاخود بە شێوێکی ناشرین لێ دەخڕن خەرچی دیکە هەراسان دەکەن ئەمە کارەسات لێ دەکەوێتەوە ڕووداوی لێ دەکەوێتەوە بێگومان خوانەکە ینی بریندار لێ دەکەوێتەوە مردنی لێ دەکەوێتەوە ژیانیان دەڕوە ماڵیان دەڕوە بەڕاستی لۆمە ئەوە شتێکی زۆر ناخۆشە لۆمە هەستێکی زۆر ناخۆشە کە دەچینە سەر ڕووداوێک دەچینە سەر حادیسەیەک هێلکاری دەکەین دەبینی برینداری تێدایە یاخود کوژراوی تێدا یاخود سیاری ئەو کەسە بەڕاستی وێران بووە زاهیوادارم ئەو برا شوفێرانە پابەت من بەڕێنمایەکان و پابەت من بە یاساکانی هاتووە. ترافیک لە ڕێگەی ئەم بەرنمەیە دەیەوێت کۆمەڵگەیەکی تەندروست و سەلامەت لە ڕووی هاتوچۆ بنیاد بنێت. ئەو کۆمەڵگە تەندروستەش پێویستی بە هاوکاری و گیانی لێبوردەیی و ئارامگری هەیە بۆ ئەوەی ئەو جەنگەی سەرشەقام لەناو ببین و چیتر منداڵ بێ باوک و دایک نەبێت و دایک و باوکیش جرگ سوتاو نەبن. بۆیە ئامانجی ترافیک هۆشیارکردنەوەی سەرجەم تاکەکانە لە پابند بوون بە خێرایی دیاریکرا و ڕێنمایی و یاساکانی هاتوچۆ بۆ سەلامەتیمان.